هەوڵ دەدرێت کە ناحیەی قەرەتەپە بکرێت بە قەزایەکی تری پارێزگای دیالە. بەڵام کورد ئەمە ڕەت دەکاتەوە چونکە بڕیاری لەو شێوەیە بە نایاسایی و نادەستوری دەزانێت. ئەم هەوڵە لە نووسراوێکی ئەنجومەنی پارێزگای دیالەدا ئاماژەی بۆ کراوە کە گوایە لەسەر خواستی ئەنجومەنی ناحیەکە ئەو داوایە هەیە. بەڵام سەرۆکی ئەنجومەنی ناحی قەرەتەپە ئەوە ڕەت دەکاتەوە و دژیشی دەوەستێتەوە. ئێمە بە هیچ شێوەیە وەکو ئەنجومەنی ناحیەی قەرەتەپە و ئەم شێوازە کتابمان نەکردووە کە قەرەتەپە بکرێتە قەڵا. دیارە ئێمە لە 2006 بە کۆی دەنگ بڕیارمان وەرگرت و کتابەکەی لە ئەنجومەنی محافزەی کەرکووکیش هەیە و نوسخەیەکی لای خۆمانیشە داوامان کردووە قەرەتەپە بکەفتە سەر کەرکووک، چونکە هەموو جسیەکانی هاوڵاتیان نووسایە قەرەتەپە کفری کەرکووک. ئێمە قەرەتەپە ناحەیەکە سەر بە محافزەی کەرکووکە لە دەسوورە هەیە بێ شێوەیەک ئێساتە ئەو شوێنانەی کە جێناوکەکان پێڵێن بێ شێوەیەک ناوێ دەستکاری بکرێ ناحیە بکرێتە قەزا و ئێمە لەگەڵ قەراریە نیمانەوە قەرار ڕەدەکەین. بەپێی مادەی 140 دەستوری عێراق قەرەتەپەش وەک ناوچە کێشە لەسەرەکانی تر ناتوانرێت هیچ گۆڕانکارێکی کارگەڕی و دیموگرافی بەسەردا جێبەجێ بکرێت هەتا یەکلابوونەوەی چارەنووسی ئەو ناوچانە. بەڵام ئەم هەوڵەی بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکە وەک پرۆسەیەکی تری تعریب و بچووکردنەوەی پارێزگای کەرکووک لێی دەڕوانرێت. بڕیارێکی نادەستوریە نایاساییە چون خۆی لە پێش ئەوەی کە ئەم ناوچانێکی ناوچە کێشە لە سەرانە دەبوو چاوەڕوان بکرای بەپێی مادەی 140 دیاری بکرایەوە خۆی ناحیەی قەرەتەپە لە پێشدا سەر بە محافزەی کەرکووک بووە. لە ئێستادا بەپێ ڕاوێژ لەگەڵ ئەنجومەنی ناحیەی قەرەتەپە ئەم بڕیارە دەرکراوە لە ڕاستیدا بڕیارێکی ناشەرعیە. نووسراوەکەی ئەنجومەنی پارێزگای دیالە 4 مانگ لەمەوبەر ئیمزا کراوە. بەڵام بەپێی زانیاریەکانی کورتسات نیوز ئەو پێشنیارە لە پەرلەمانی عێراق ڕەت کراوەتەوە و دۆسیە ئەو بابەتانە نابێت هەڵبدرێتەوە. سامان کەریم کورتسات نیوز کفری.